سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی تەندروستی، پارێزگاری هەڵەبجە، بەیاننامەی بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە لە ڕۆژی جیهانی قوربانیاندا، سەرەتا بە ناوی قوربانیان و بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجەوە لەم ڕۆژەدا دووبارە و چەند بارە نیگەرانیەکانی خۆمان دەخەینە ڕوو لەمەڕ پەراوێز خستنمان و نەبوون یا کەمی ئیرادەیەک لە هەمبەر بەدەمەوە هاتن و هەوڵدان بۆ ساڕێژکردنی برینەکانمان و ڕزگارکردنمان لەم مەینەتیە و دۆخە سەختەی کە ژیانی ڕۆژانەمانی تێتا بەڕێ دەکەین. ئەمە لە کاتێکدا ئێوەی کاربەدەستانی ئەم هەرێمە باش دەزانن ئێمە وێ ڕایبەخشینی دەریایەک خوێنی ئازیزانمان و سووتانی جەرگ و بێکەسیمان کە هۆکاری گەیشتن بەم قۆناغەی فەرمانڕەوایی ئێستایە. تا هەنووکەش بەدەم ئازارەکانمانەوە دەناڵێنین و بارودۆخی سبەینێمان لەم ڕۆخراپتر و نالەبارتر دەبێت. بۆیە پێویستە ئێوەی لایەنە پەیوەندیدارەکان بە ژیانی ئێمەی قوربانیانەوە ئاوڕی جددیمان لێبدەنەوە، هەنگاوی پێویست هەڵبگرن لەم بوارەدا وەک سەرەتاییترین مافەکانمان و کەمێک باری قورسی سەرشانمان وەلا بنێن. ئەمەش بە هەوڵ و خەمخۆریتان دەبێت لەم کەیسەدا و بە پەرۆشیتان لەمەڕ بەدەمهاتنی داواکاریەکانمان. هەرچەندە دەبوو و دەبێت حکوومەتی هەرێم یادکردنەوەی ئەم ڕۆژە جیهانیانە بقۆزێتەوە تا بیکاتە فاکتەرێکی گرنگی ناساندنی تاوانەکانی دەرهەق بەگەلی کوردمان و گرنگیەکی هەمەلایەنەی پێ بدرێت. بۆیە لەم ڕۆژەدا داواکاریەکانمان بەم شێوەیە دەخەینە ڕوو. یەکەم، تەرخانکردنی بڕەبودجەیەکی تایبەت بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان، چونکە زۆربەی بەرکەوتوانمان ماوەی پتر لە 3 ساڵە سەردانی پزیشکەکانیان نەکردووە و کات و سەردانیشیان بەسەریدا تێپەڕیوە و کە ئەمەش گرفتی زیاتری تەندروستی دروست کردووە. دووەم، پرۆژە یاسایەکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیاباران لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئامادە و پەسەند بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی بەرکەوتوانی تیادا دیاری بکرابێت. سێیەم، ئاوردانەوەی جددی لە نەخۆشخانەی بەرکەوتوانی کیمیاباران لە پارێزگای هەڵەبجە بەهێنانی ئامێری پێشکەوتوو و پزیشکانی پسپۆرت تا بتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان و ڕاهێنانی کارمەندانی فەرمی نەخۆشخانەکە کە ئەمەش دەبێتە سەنتەرێکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیابارانی نەک هەر هەڵەبجە بەڵکو لە هەرێمی کوردستانیشدا. چوارەم، هێنانی تیمێکی پسپۆر بە مەبەستی پۆلێنکردنی بەرکەوتوان بەوەی کە ئەوان لە ناوخۆ چارەسەریان هەیە بۆیان بکرێت و ئەوانەشی لە دەرەوە چارەسەریان هەیە ڕەوانە بکرێن، هەروەها لابردنی ئەوانەی کە بەرکەوتونین و تۆمار کراون. پێنجەم، ئەم پەراوێز خستن و چارەسەر نەکردنە دەبێتە هۆکاری کاریگەری سەخت لەسەر بریندارەکان، دوجار وەک مامۆستا کامیل و هاوشێوەکانی چاوەڕوانیەکی تاقەت پڕوکێندا دەمێننەوە کە ڕێکخراوی و PCW ساڵانە لە 11 کۆنفرانسی خۆیەکات. بۆیە ناکرێ و نابێت لە پارێزگای هەڵەبجە لە شاری قوربانیانی کیمیاباران ئەو ڕۆژە بەسەر هەموو لایەکمانە تێپەڕێەوە ئەو چالاکیەک ئەنجام نەدرێت. هەموو بەرکەوتوانی هەرێمی کوردستان پێویستیان بە چارەسەر هەیە. ئێستا ژمارەیەک بەرکەوتەمان هەیە ڕۆژانە چەند سەعاتێک و هەشیانە بەردەوام بە جیهازی ئۆکسیجین دەتوانێت تەمەنی بەڕێ بکات. بەرکەوتوەکان بەهۆی ئەوەی کە لە قەیرانی داراییەوە تا ئێستا بەڕێ نەکراون هەمویان لەباری تەندروستی زۆر ناجێگیردان. ئەوانەیە کە تا ئێستا تۆمار کراوە لە ئاستی هەرێمی کوردستان 972 بەرکەوتە تۆمار کراوە، نزیکەی 500 شتێکیان خەڵکی پارێزگای هەڵەبجەن